ماوەی هەفتەیە کە بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی هاتۆتە خوار 150,000 دینار. ئێستا لە بازاڕی دراوی هەولێر بەهای هەر 100 دۆلارێکی ئەمریکی بەرامبەر بە 146,500 دینارە. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز کەیفی خۆشناو وتەبێژی بۆرسەی هەولێر گفتوگۆکەین. سڵاو لێ بێ کاک کەیفی. کەشەکە ساردە و زستانە، بەڵام بازاڕی دۆلار تادێک گەرمتر دەبێت. ئەم دابەزینی خێرایی دۆلار لە هەفتەیەکدا بۆ خوار 150,000 دینار بۆچی دەگەڕێتەوە؟ بەخێر بێن بخۆی ئەو دابەزینی دۆلارە بە سەریعی ینی غەدریان لە دۆلارێکی کرد بەڕاستی، چکە ویستیان ینی داوا بکەن ینی سوودانی سەفەر بکاتن بۆ ئەمریکای، بەڵام هێشتا ماویتی تقریبا 15 چوار سەفەر دەکاتن. هێشتان چەند ڕۆژی ماوە تقریبا 20 ڕۆژەکی ماوە سەفەر بکاتن بۆ ئەمریکا. نازانی ئایا لەگەر ئەمریکای دەگاتە هیچ ئەم ئەنجامێکی لەسەر دۆلار و نەوت وەشتووە، چکە خەڵکانێکەیە چکە بازرگانی بە دۆلارەوە دەکەن، ینی خەڵکانێکی دۆلارەکەیان تەواو دابەزاندەوە، پێیان کڕیەوە ئێستا تقریبا ساعت 12 وەرەقە تا 146,500 دیناریان هینا، ئێستا بە 147,400 هەزار دیناریان هەستانتەوە. ینی بەڕاستی غەدرێکی زۆر خەڵکەکی زۆریان تووشی زەرەر کرد. ینی لێرانە بە خەڵکیان هەموو فرۆش گوتیان وەرەقە دێت 145 کەوا ینی وانییە بەڕاستی تەرکیزیان وەرەقە بەخۆی نابی هەوا بێتە خوارێ، بەخۆی وەرەقە ینی هەفتەی دەبی 500 دینار ڕوبعێک بێتە خواری بۆەوەی خەڵکانێک تووشی زەر نەبی بیوێتن بیفرۆشتەوە، یان تووشی زەرێکی زۆر نەبی بەڕاستی، بەڵام لە دوێنێەوە تقریبا 2,000 دینار هاتوتە خوارێ. ئەنی ئەم دابەزینە لە 6 مانگی ڕابردووشدا دۆلار قەت نهاتۆتە خوار 150,000 دینار. ئێستا خێرە ئەمە پەیوەندی بە سەردانی سەرۆکوەزیرانی عێراقەوەیە، ینی ئەمە هۆکاری دابەزینەکەیە یان شتێکی تریشەیە لە پشتەمە؟ ڕۆ شتێکە هەیە، چکە بەخۆی ینی هیچ هۆکارێک بەڕاستی ئەنی سوودانی سەفەری ئەمریکای دەکاتن خۆ دوگمەکنیەک دابگریتن 100 دۆلار بێتە 100 ئەوەی بەخۆی زۆری دەوێتنە، ینی خەڵکانێکی ساعت دۆلار خەڵکانێکی معاملی بە دۆلار دەکەن، ینی بەس خەڵکانیشی بازرگانی بە دۆلار دەکەن، دینارکی زۆریان دانایە بە 151 فرۆشتیان ئەو دیعایان پەیدا کرد بۆی دۆلارەکەی ئەوڕۆ پێ بکڕنەوە. ئەو ڕۆژ دۆلارەکان پێ دەکڕنەوە بەیانی لەوانەیە 148,000 بەڕاستی ینی بەرەبەرە دۆلارەکەی بەرز دەکەنەوە، چکە ئەوان دۆلاریان کڕەوە دینار کەتەوە دەست خەڵکی، ینی خەڵک تەنگاو دەبیتن دەچی مەجبور دۆلارەکەی بەچەندی بکڕیتەوە دۆلار ئەو کاتی دۆلار لە بازاری کەم دەبی ئەوانش بەکەی فخوان دۆلارەکەی دەفرۆشتنەوە. لە ساڵی ڕابردوودا بەردەوام بانکی ناوەندی ڕێکاری گرتوتە بەر بۆ ئەوەی باڵانسێک لە بازار ڕابگری و بەهای دۆلار دابەزێنێ بۆ ئەوەی کە هەیە 135,000 یان 136,000 شێکی لەو بابەتە کە ئەمە خواستی ئەوانە، بەڵام بە بەردەوام هەر لە 150,000 بووە. ڕێکارەکانی بانکی ناوەندی بۆ نەیتوانی دۆلار بە شێوەیەکی ئاسایی و بگەێنێتە ئەم ڕێنجەی کە خۆیانیان ویست 136,000 ئێمە دەبینی تەماشا دەکەین بانکی مرکزی و ینی تقریبا 6 مانگە لێدوان دەدەین وەرقی ئێمە دەینە خوار 150 ینی 6 مانگە ینی 6 مانگە 2,000 پێیان خوارێ. ئەگەر ئەدنا خەلەلەکە بیتن ڕابکە بە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژی 4,000 دینار هەدەستەوە، چکە بانکی مرکزی تەماشا دەکەی هەر ڕۆژی بیوێ دابەزی کەم تەوزێ دەکات. ئەوڕۆ 249 میلیۆن تەوزێ کردیا 14 میلیۆن نەقدیە، دوێنێ 7 میلیۆنی نەقدی دابوو، ینی 7 میلیۆن 14 میلیۆن بەشی 19 محافەزەی نەکاتن. بەڕاستی بازرگانەکانیش دەستیان هەیە لەو شتە، بازرگانەکانی عێراق دەستیان هەیە لە کڕین و فرۆشتن. ئەگە بیوانی دابەزین دادەبەزین، ئەگە بیوان هەستەوە هەردەستی، چکە ئەمە ینی حکوومەتی عێراقی نەفتی هەیە، خۆ ئەدسپێنی ئەدنا خەلەلێک لە نەفتی پەیدا بیتن حکوومەتی عێراقی چ بەروبوومەچکەی نییە بەڕاستی. ئەوجا هیوادارم خەڵکانێکەیە ئەوی دۆلاری هەیە با نیوەی دۆلار بی نیوەی دینار بیتن، ئەگەر لە دۆلارەکەش زۆر بەرز بووە دینارەکەی لەدەست بیتن، ئەگەر دۆلارەکە زۆر بەرز بووە دینارە ئەوە دۆلارەکەی لەدەست بیتن تا میزانەکەی ڕاگرێت نەزۆ زەر بکەن نەزۆ قازانج کە بەڕاستی لە حەدەکی ڕاوەستکن. ساعتێک پێش ئێستا لە 146,000 ئێستا بەرز بۆ تۆ جارێک 147,400 یان 400 دەشکاتن، ینی لە بەغدا بوو تۆ 600 ینی 147,600 ینی تو 1000
چاوەڕەنگە بەیانی لەوانەیە زیاتریش بەرز بیتەوە ئەگەر حکوومەتی عێراقی زیاد تەوزیع نەکاتن هەر 7 ملیۆن 10 ملیۆنی نەقدی تەوزیع کاتن ئێستا تەڵەب زیاتر لەسەر دۆلارە ئەو خەڵکی فرۆشتی ئەگە بزانی زیاد گران دەبیتەوە هەمویان لەو لە ڕاوەستاون بە هەزاریان فرۆشتیە بە 6 یان فرۆشتی ئێستا بە 400 ینی 1000 دینار ئەگە بزانین تۆزی گران دەبیتەوە هەنج تەنگا دە مەزوولە هەمویان پێکەوە بکڕنەوە بەخێر میسە چاوان خۆشبی بەڵێ بینەرانی سبەی ئەوەی بینیتان سەی وتەبێژی بازاری بۆرسی هەولێر بوو ئێمە لە کاژمێر 1 نیوەڕۆ لێرە بووین ئێستا کای بینین ئەو کات بەهای $100 بەرامبەر بە 146,400 300 500 دینار بوو لەم نرخانە گەمەیە کرد ئێستا کە نزیکەی 2 ساعتی بەسەرا تێپەڕیا 1000 دینار هەڵکشاوەتەوە ئێستا بەهای $100 گەیشتەوە 147,400 دینار وەکەوەی کە کاکێتی باسی کرد هەموو ئەم هەڵکشان و داکشانی لە هەفتەی ڕابردووش تا ئەمڕۆ لە ناوەڕاستی هەفتەی ڕابردوو تا ئەمڕۆ کە دۆلار هاتۆتە 450,000 دینار هەموو پەیوەندی بە پرسی یان دەنگۆی سەردانی سەرۆکوەزیرانی عێراقەوە بوو هیچ هۆکارێکی تر لە پاڵ دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی نەبوو. فەرمان سادق میدیای سبەی هەولێر.